بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. چوارەمین کۆنگرەی نێودەوڵەتی هاوپەیمانەتی دژە داعش لە ئەمریکا بەبێ بەشداری کورد بەڕێوەچوو. لەلایەکترەوە مەڵپەڕی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڵاوی کردەوە نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژە داعش ڕایگەیاندووە ئێمە بەڕوونی دژایەتی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان دەکەین. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر محەممەد کانی سەرۆکی دەستەی بەرەی دێموکراسی گەل و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق، هەروەها لە هەولێرەوە دکتۆر سامان شاڵی مامۆسای زانکۆ سەرۆکی پێشووی کۆنگرەی نەتەوەی کورد لە ئەمریکا، هەروەها لە لەندەنی شەوی برای محەممەد مامۆسای زانکۆ تاوتێن پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. چوارەمین کۆنگرەی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بەبێ کورد بەڕێوەچوو. هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە واشنتۆنی پایتەختی ئەمریکا چوارەمین کۆنگرەی خۆی گرێدا. کۆنگرەکە چەند تەورێکی لەخۆ گرتبوو، لەوانە کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی ژێردەستی داعش لە سووریا و عێراق و بنەبەرکردنی سەرچاوە مرۆیی و دارایەکانی ڕێکخراوەکە. سەرەڕای ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆلێکی گەورەی هەبووە لە تێکشکاندنی داعش، بەڵام حکوومەتی هەرێم بانکێش نەکراوە بۆ کۆنگرەکە. پێشتریش لە چەند کۆنگرەیەکی دیکەی هاوپەیمانێتیەکەدا نوێنەری هەرێم تەنها توانیوێتی لە چوارچێوەی شاندی حکوومەتی عێراقی بەشداری کۆنگرەکان بکە. جگە لە بەشداری پێنەکردنی کورد لە کۆنگرەکەدا بەرپرسانی هەرێم نەیانتوانیوە ڕۆڵی کورد و هێزی پێشمەرگە لە شەڕی داعش بەکاربهێنن بۆ ئەوەی وڵاتانی دەرەوە پشتگیری لە پرسی سربەخۆی هەرێمی کوردستان بکەن. لە نوێترین لێدوانیشیدا کە ماڵپەڕی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڵاوی کردوتەوە، برێت مەکگۆرک نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژەی داعش ڕایگەیاندووە ئێمە تەواو بەڕوونی دژایەتی خۆمان بۆ ڕیفراندۆمی 25 ئەیلول دەربڕیوە. نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژەی داعش ئاماژەی بۆش کردووە داوامان لە حکوومەتی هەرێم کردووە جارێکی تر بیر لەم بابەتە بکاتەوە. سەرڕای ئەوەی هەرێمی کوردستان 1745 شەهید و زیاتر لە 10,000 پێشمەرگەی برینداری هەیە، بەڵام نەتوانراوە ڕۆڵی گەورەی کورد لە شەڕی داعش بەکاربهێنرێ بۆ پشتگیریکردنی وڵاتان لە سربەخۆی کورد. ئەمەش دەگەڕێتەوە بۆ شکستی دیبلۆماسیەتی هەرێم. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاک دکتۆرەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، بۆچی کورد بەشداری پێناکرێت لەو کۆنگرانەی کە لە وڵاتان هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژە داعش ئەنجامی دەدات؟ ئێمە دەبێت بە ڕاستیەوە هەموو شتێکە بە سەراحەت قسە بکەین، لەبەرەوەی ئەگە بە سۆز و عاتیفە قسە بکەین شتەکان وەکو واقع هەر ناسەنجێنین، خۆمان خەڵەتە دەین و جەماوەری دەرخەڵەتە دەین و نەتیجەکەش ڕەنگە بە دڵی هەموو خەڵکێک بێت کە قسەکانەکرێت، بەرام لە واقع نابێتە شتێکی مادی و مەلموس نەتیجە بدات. بۆیە من بەڕاستی بە سەراحەت قساکەم. دەبایە کورد، هەرێمی کوردستان دەبایە حزمی خۆی بزانێ کە بەشێکە لە عێراق، دەبایە تەسەڕوفی بەو شێوە بکرد بەشێکە لە عێراقەتە لێ جیابێتەوە. لەو کاتە جێ بووە ڕاستی بێ لەوەش کە کورد بەشدار بووە لە حکوومەتی لە حکوومەتی مرکزی لە 2003 تاکو ئێستاش ڕاستی نمونەیەکی جوان نەبوونە لە حکومداری، نمونەیەکی گەندەڵداری بوونە، نمونەیەکی ئەوە بوونە ناکارا بوونە. مەسەلەن ئێمە سەرۆی ئەوەمان هەبوو، ڕێز ئەرکانی جەیشمان هەبوو، بەڵام من ئەوەندەی لە بەغدا بووم ڕێز ئەرکانی جەیش وجودی نەبوو، ئەو کابرای وەکو ڕێزەرکانی جێژ وجودی نەبوو کە هیچی قابلیت و ئەوەی نەبێت بە چیت کە و مەشغول بێ نازەمەتی ئەوکانیکە، بەڵام مهم ئەوەیە کە قابلیەتی نەبێت لە موقعێکی دانەی معنای غەڵەتێکی گەورە ئەەکەی. ئەو پۆستانەی کە لە عێراقا بەدەست هاتووە تەنها ئەو کەسانە دانرانە لە هەموو لایەنەکان ژۆیریم بە سەراحەتەنی ژۆیریم هەتا ئیساش بۆ گەندەڵی دانرانە ئەو کەسانە ئەکەونە ناو گەندەلیەوە، لەبەرەوە ناتوانن نوەتێکی جوانی حکومداری بن، بتوانن شخصیەتیان هەبێ لە کۆبوونەوەکانی مەجلیس وزەرا، ئەنجومەنی وەزیران. لەوێ تاکو ئەو قسانە بکەن کە قسەی کوردە. بۆیە کورد دائیمە نوویستێتی بە شەڕە شەق،
یا بە پاڵدان یان برێن بەشێ بە خۆفەڕستکردن بتوانێت ببێتە شتێک وجودێک ئەوە مەسلێک بووە. مەسلەی دووەمیش ڕاستی مەسلەیەکی جددیترە ئەوەیە ئێمە لە 2011 بۆ کورد مەشروعی تورکیایە کە بۆتە مەشروعی تورکیا ئەوەش طبعا علامەت ئیستیفهامە یاوێتە سەرت حکوومەتی مرکزی کە ئەسراری نەبێت معنای نییە ئەسرارەکانیان بۆ لە دەستی تورکیا بێ وە لەلایەکەوە لە لای چیت کەشەوە تو مەشروعی تورکیا بی تەنفیزی ئەجەندای تورکیا بکە بەشێکی بی لە حکوومەتی مرکزی احتیمامت پێ نادرێت ئەوە شوای لێ کردێت کە موقعیەتی کوردی زەعیف کردی لاسی نێودوڵەتی پێگەی کورد لاواز بووە بۆچی بەشداری پێ ناکرێت لەو کۆنگرانە ئەخە ئەوە مەسەلەکە لەوەیە بەشداری کورد دەیەوێت وەکو تەرەفێک بەشدار ببێ لەبەرەوەی ئەجەندەیەکی دیکە هەیە بەسەریا فەرز کرایە ئەو ئەجەندەیە فەرزەکە طبعا لە مرکزیشەوە ئەوە ئەکرێت بەلا ئەندرێت لێرە ئەبێتە عەدا دوژمنداری دروستە بێ دوژمنداریەکە لە بینی حیزب و لە بینی کەسایەتیەوە ئەبێتە دوژمنداری نەتەوایەتی ڕاستی ئەوجا بۆیە کورد بەشداری پێ ناکرێت سپاس دەکەم دواتەگرم و لای بەڕێز کاکتۆر ئەگەر بچینە هەولێر لای کاک دکتۆر سامان کاک تۆ زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەرنجی بەڕێزت چیە لەسەرەوەی کە کورد بەشداری پێ ناکرێت لە ئەو کۆنگرانی کە لە دەرەوە لە هاوپەیمانیتی نێودوڵەتی دژە داعش دەبەسترێن وە بۆچی لایەنە کوردەکان نیانتوانیوە ئەو ڕۆڵەی کە پێشمەرگە گێڕای لە تێشکانی داعش بەکاری بێنن بۆ پشتگیری وڵاتان لە مەسەلەی سربەخۆی کوردستان. زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز بۆ میانەکانت ڕاستە کورد وەکو هەرێمی قلیمی کوردستان بەشداری نەبوو بەڵام لە ناو زمنی وەفدی عێراقا بەشداری بوو و عەمید هەڵکەوت لێوە بوو پێش سەعاتێک لەمەوە پێش کۆنگرایان گرت لەگەڵ ئەفسەرەکانی عێراقیشە لەبەر ئەوەی چونکە ئەمریکا طبعا ڕۆڵی کورد زۆر بە گرنگەزانە بە تایبەتی ترامپ بەڵام لەبەر ئەوەی ئێستا هەر عێراقیشتان یەکە ئەوان سەیری ئەقلیم و عێراق دوو هینی جیاواز ناکەن یەک وەکو حکوومەتی عێراقی سەیرەکەن لەبەر ئەوەی نەوەکو لەبەر ئەوەی کورد و دیبلۆماسی کورد فەشەل هێناوە بەڵکو لەبەر ئەوەی ئەمریکا و دەوڵەتەکانی تر جارێ عێراق هەر وەکو یەک وڵات سەیرەکات لەبەر ئەوە بوونی ئێمە لەوێ دەوری خۆی هەیە و پێشمەرگە ئەو خوێنە پیرۆزانەی کە ڕشتیان بۆ پاراستنی کوردستان بەرز نرخاوە لە هەموو وڵاتانی عالەمەوە و کورد ئەبێ ئیستیفادە لەم قارەمانەتی ئەم پێشمەرگانە بکەن بۆ ئەوەی دوا ڕۆژێکی ڕوون بۆ میلەتەکەمان دروستکەن. بەڵێ سەبارەت بە مەسلەی ئەو سەرکردانەی کە کورد لە شەڕی داعش بینیوێتی بۆچی نەتوانراوە بەکار بهێنرێت لە مەسلەی وڵاتان پشتگیری لە مەسلەی سربەخۆی کوردستان بکەن؟ طبعا ئەوان مەسلەی ڕەفرەندەم هیچ دەوڵەتێک بە عەلەنی نێوتۆ من دژی ڕەفرەندۆم نە ئەمریکا نە وڵاتانی ئەوروپا نەکەس ئەڵەن وەقتەکەی تەواو نییە ئەگەر ئەوان دژی ڕەفرەندە بن ئەمە پرۆسەیەکی دیموکراسیە وڵاتەکانی خۆیان ناتوانن دژایەتی بن چونکە ئەوان ئیمانیان بە پرۆسەی دیموکراسیەت هەیە لەبەر ئەوە ئەم پرۆسەیە هەموو پێشوازی لێکن بەڵام گومانیان لە وەقتەکە هەیە لای ئەوان وەقتەکە گونجاو نییە بەڵام دیارە لای قیادەی کورد ئەم وەقتە بە گونجاوەزانن. بەڵێ کاکتۆر بەڕێزت باز دەوە کە هیچ وڵاتان ئەوە نەکردو بەڵ ئەمڕۆ مەڵپەڕی وەزارەتی دەرەوەی ئەمریکا خۆی لە زاری برێت ماگۆڕک کە نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانیتی نێودوڵەتی دژە داعش باسیەوە کردووە کە ئێمە بەڕوونی دژایەتی پرسی ڕفراندۆم دەکەین. دەقی کۆنگرە ڕۆژنامەنووسەکە شەر لە سایتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەیە. بەڵێ من خێنومەتەوە ناڵە دژایەتی ئەڵێ ئێمە لەگەڵ یانین باسی ئۆپۆزیسیۆنین دڵێ ئێمە ئۆپۆزیسیۆن ناڵە وی ئار ئەگەنست
ئەو پزیشنی شەر ئەوەیە ناڵێ دژین ئەگەنست کە بە ڕاوشکاری بڵە زمانی ئینگلیزی زۆر ئەبێ بە وردی بیخەنینەوە کەڵێ ئێمە ئۆپۆزین یعنی زدی بە زد نایەت یعنی بەرامبەری ئەوەستینەوە بەڵام دژی نین ناتوانێت دژی بێت چکە ئەمە عملێتی پرۆسێسە ئەمە مافی هەموو میلەتەکانە ئێستا دەگەر سیرکەی لە سکۆتلندا لە کیوبێک لە کەتەلۆنیا لە وڵاتانی ئەو وڵاتانەی کە بە ڕەفراندەم مافی خواهندەجی کراوە کەس دژیان نەتوانی بۆستێتەوە ئێستا گەر سیبریا کۆزۆفۆ وەرگری لەگەڵ سەبریا لەوێ ئەو دوانە ئەمریکا دژی بوون هەر بە دژ بە عەلەنی ئەیوت ئەمە گەنست و پێشی وتر نابێ ئەعلانی دەوڵەت کەن چووکە شەڕی ناوخۆی دروزە بێ بەڵام ئەعلانیشیان کرد و دوای بوش من بە دەوڵەت ئەبێ ئێمە ورد بین لە قسەکانمانە بەڵێ کاکتۆر بەڵێ پێشتریش ماڵپەڕی حکومەتیێرێن هەواڵێکی بڵاو کردبەوە لە سەر نوێنەری تایبەتی ئەمریکا کە گوایە خواز لە ڕێزی گەلی کوردستان دەدرێت دواتر ئەم هەواڵەش لابرا بە ناوی برێد ماگۆڕک بڵاو کرایەوە کەواتەمانەیەوە نیە کە ئەمریکا لەم قۆناغ لەگەڵ مەسەلەی ڕێفراندۆم نیە لە کوردستان لەگەڵ بەڵام دژی نییە بەڵ بەڵە دوشتی جیاوازە یعنی ئەبێ ئەم جیاوازانە دائما لە سیاسەتە جیاکەینەوە بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێم و لای بەڕێز کاکتۆر ئەگەر بچین لای مامۆستا ئیبراهیم مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بە بۆچوونی ئێوە لەسەر ئاستی نێودەوڵەتی مەسەلەی بەشداری کورد لە شەڕی داعش یاخود ئەو بەشداری کە هێزی پێشمەرگە هەیە بوو توانراوە بەکاربێنرێت بۆ مەسەلەی سەربەخۆیی زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکانتان بۆ بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام ڕاستی ئەو پرسیارێکە بەڕێزتان کردنەوە جەدەلێکی زۆر هەڵدەگری ئایا کورد توانیوێتی سوود لە شەڕی داعش وەربگرێ ئایا کورد توانیوێتی ئەو قوربانیانێک کە داوێتی لە شەڕی داعشە بۆ بەکاری بێنێت کە لەسەر ئاسی نێودەوڵەتی پێشگیریەکی تەواو دروستکا بۆی کراوە بڵێ ئێمە وەکو کورد لەسەر خاکی عێراق لەسەر خاکی هەرێمی کوردستان لە داهاتوودا ئەگەر هاتوو ئێمە کارێکی وامان کردەوە پشتگیریمان بکەن بەڕاستی کورد ئەمەی نەکردووە و وڵاتێک زلێزەکانی جیانش ئەمان نەویستۆ بیکەن چونکە لە سەرەتاوە بۆ ئەمریکا گرنگ بووە شەڕکرد هەبێ لە بەرامبەر بە داعشە بۆ وڵاتانی ئەوروپا مهم بووە کە شەڕکرد هەبێ بەرامبەر بە داعش بۆ وڵاتانی ئەوروپا گرنگ نەبوو کە لە داهاتوودا ئایا نەتەوەیەک خواستەکانی بەدی بێ یا بەدی نییە چونکە مەترسی ئەوان لە تەشەسەندنی داعش بووە لە تەشەسەندنی داعش بووە نەک لەوەی کەوا نەتەوەیەک هەیە خاوەنی قەزەیەکە ئەم قەزەی بڕاتە پێشەوە و مافی خۆی بەدەست بێنێ بۆیە نەکورتوانی ئەو سوودێ وەربگرن وڵاتانی جیهانی لەسەر ئاسی گیانی دەوڵەتی ئەم ئامادەگیان تیا بوو بۆی کەوا لە داهاتوودا لەبری ئەوەی کە ئێستا کورد شەڕی داعشەکە و 1300 کیلومتر 1100 کیلومتر لەگەڵ داعش هەیە و بەرامبەر بە داعش وەستاوە و لەسەر ئەرزی واقع لەناو لە خاکی عێراقدا بەرامبەر بە داعش وەستاوە و ناڵە تەشەنەبکە ئەمەی نەکردو بەکارتی بۆی کەوا بڵێ ئەگەر من هاتم ئەمڕۆ ئەمەم کرد سبێنێ دەبێ ئەوە پشتگیری بکەن لە هەنگاوێک بۆ سەربەخۆی بۆ بەدەستێنانی مافەکانم حتا لەگەڵ بەغداش ئەگەر بە بیرمان بێ ساڵی ڕابردوو ئۆفدێکی هەرێم ڕۆشتە بەغا بۆی لەژێر سایە و چاودێری وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بۆی کەوا پێشەکانی هەرێم لەگەڵ بەغا چاکەن و ئامادەکاری بکەن بۆی کەوا موسڵ ئازاد بکەن بەڵام ئەم ئازادکردنیش هەر لەژێر سایە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بوو بەڵام هیچ شتێکی بۆ کورد بەدەستێنە فەرمو کورد بە چی بەدەستێنە دوای کە موسڵ ئازادکرا دیسانەوە بەغدا بەخەوە دەبێتەوە بەغدا بەهێز دەبێتەوە ئەو کاتە مافەکانی کورد زیاتر ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە لەبەرەوەی ئێمە ئەبێ ئاگاداری ئەو نقطەیە بین لە استراتیژیەتی وڵاتانی زلهێزا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەریتانیا فەڕەنسا ئەڵمانیا ئەو وڵاتانە کە لەسەر ئاسی جیهان کاریگەریان هەیە شتێک نییە بە ناوی دەوڵەتی کوردی شتێک نییە بە ناوی دروستکردنی دەوڵەتێک بۆ هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کادا شتێک هەیە بە ناوی ئەوەی کەوا کورد جەنگاوەرێکی باشن شەڕکەرێکی باشن لە دژی داعش و ئەمە لە حملەی و سەرۆکاتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا زۆر بەڕوونی ئاشکرا دیار بوو کاندیدەکان دەیانوت ڕێیتان چێ بەرامبەر بە پێشمەرگە شەڕکەرێکی باشە بۆ چونکە شەڕکەریان دەویست بەرامبەر بە داعش وڵاتانی ئەوروپی لەکاتی هەڵبژاردنەکانی حملە بژاردنەکان متابعەم دەکردن ئەوەی گرنگ نەبێ بەلای ئەوانەوە قەزەی کوردیە یعنی ئەوەی گرنگە بەلای ئەوانەوە بریتیە لەوەی کەوا ئەم داعش نەگاتە سنوورەکانی ئەوان لەناو خاکی ئەوانە خۆتەقینەوە ئەم شتانە نەبێت لەبەرەوە دەرەنجام دەگەینە ئەو نەتیجەی کە کورد وەکو کاراکتەرێکی سیاسی وەکو ئەکتەرێکی سیاسی لەناو ئەرزی واقعان لەسەر ئاستی
هەر نێودەوڵەتی نەیتوانی ئەو کاریگەریە دروستکە کە ئەبوو دروستی بکرد باە. بەڵێ ئەوە کارەکەی چییە؟ پەیوەندی بە کەم تەرخەمی بەرپرسانی هەرێمەوە کە نەتوانراوە ئەو کاریگەریە بەرز بێنێ سەرراوەی کە کورد 1945 شەید و زیاتر لە 10,000 برینداری هەیە لە شەڕی داعش؟ دوولایەنەیە وەکوتم ئامادەگی نێودەوڵەتی نییە بۆ ئەو قەزەیە کە تەعاملێکی ڕاستەوە خۆ لەگەڵ هێزی پێشمەرگە و لەگەڵ هەرێمی کوردستانە بکە هەموو لە سنووری لە ڕێگەی بەغاوە دەبێت و هەروەها کورد نەیتوانیەوە بە شێوازێکی دیپلۆماسی سوود لەم قەزەیە وەربگرێ. یعنی کورد نەیتوانیوە هێزی پێشمەرگە و هێزێکی یەکخرا و هێزێکی یەکدەست بناسێنێن، نەیتوانیوە ئەم هێزی ئەم قوربانانەی کە داوێتی وەکو ئەوە بیدا قوربانیەک بدا کە پێش ئەوەی کەوا ئەم قوربانانەدا بێ ئەگریمنتێ بکە پەیماننامەیە بکە بڵێ من نێبەناو شەڕی داعشەوە، من لە شەڕ ئەم شەڕا بەشدار دەبم، بەڵام بەم خاڵان ئەم خاڵانە چین ئەوەیە کە بۆ بەدەستێنانی مافەکانی خۆی بەکاری بێنێ کە ئەمە نەکراوە. ئەڵبەتە دەڵێن کۆمەڵێک خاڵ هەیە لە نێوان هێزی پێشمەرگە هەنە هەرێمی کوردستان و هەروەها لە نێوان هێزەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەوەی کەوا شەڕی داعشکەن و موسڵ بگرن، بەڵام ئەو خاڵان نازان لەکوێ ئێستا. ئایا ئەو خاڵانە ئەوەی تێدایە کە ئەمڕۆ ڕێفرەندەم بکرێت و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پشتگیری بکە؟ ئایا ئەو خاڵانە ئەوەی تێدایە کە ئێمە لە داهاتوودا لە بەغا مافەکانمان زیاتر بەدەست بێنین؟ کەس ئاگاداری ئەمە نییە. مادام ئەمە نەکراوە بەدە دیپلۆماسیەتی کورد لەم خاڵەدا بەشەر بێناوە کە نەیتوانیوە ئەمە بەکاربێنێ، ئەمە تەوزیفکە بۆ ئامانجە سیاسی و ئابووری و نێودەوڵەتەکانی خۆی. بەڵێ سوپاس دەکەم دوات تێگرم بۆ لای بەڕێز کاک دکتۆر بەوە چوونی ئێوەش ئەمە فەشەلی دیپلۆماسیەتی کوردە کە نەتوانراوە ئەم قوربانیدان و ئەم ڕۆڵی کورتێتی بەکاربهێنرێت بۆ پشتگیری وڵاتان؟ ڕاستی چەند عواملێک من بەتەقسیم یەکەم بە عاملی ذاتی خۆمان ئەوە یەک، دوم لەگە عێراقا، سێم دەور و پشت، چوارەم جیهانیە. ئێمە کە لە 2003ەوە ئێمە 26 ساڵە و 27 ساڵە حکوومەتمان هەیە، تاکو ئێستاکە ژێرخانێکی اقتصادی بەقوت دروست نەکراوە، تاکو ئێستاکە نەتەوە سازی نەکراوە، دەوڵەتداری نەکراوە. ئەوە لە عاملی دام خۆمان ئەوی کردە ئێمە بە شێوێکی ئەوە بە شێوێکی عشوایی ئەسلەن ئەوەی ئینفراسترەکچەرێکی ئەوەش هەبوو بێ، یعنی بنیایە تحتێکی دەوڵەتیش هەبوو بێت تێکیانداوە، ئەوەی کراوە تێکدان بووە، مهمەوەیە گەندەڵی بووە دەوڵەتیان تێکداوە لە بالفعل وایە. چی تو سیستەمە بینی لێرە هەبێ لە تۆ پرسم ئێستا سیستەمە بوو یا پێشان باشتر سیستەمە بوو؟ وەکو ئێمە ئەوەیەکی مەسەلاوە دەورە دایرە بەدرڕێ بێ بەڕام ئایا نیزامی سحیمان چۆنە، ئایا خەدەماتمان چۆنە، ئایا بەلەدیەمان چۆنە، وەنیا ئێمە هەموو ئەوێک موچە نادرێت، وەنیا اقتصادی ئێمە دیار نییە، نازانی نەفت چۆنە فرۆشتێ، ئێمە سناعەتمان نییە، ڕێیان گرت لەوەی کە کوردستان پێش بکەوێت لە ناحەیە سناییەوە، لە ناحەیە زراعیەوە، لە هەموو لایەنێکەوە پێشگیری لێکراوە. ئێمە دەوڵەتێکی ڕێعی بووە، نەفتیان دەرهینایە لە عەردەوە و فرۆشتیانە، ئەوە یەک لە مەسەلەکان بووە. ئەو پارە چۆتە دەست مەجموعەیەک، ئەو هەندێکی هاتەوە ناو دەوڵەت یان نا ئەوی تکە گڕۆیە، هەتا بودجە لە حکوومەتی مرکزیەوە هات وەزعی کوردستان باش بوو، لە پاشەوەی کە بودجە لەوێ نهاتوو نەفت بەنە ئەوە مەقسەدم ئەوە لە ناخۆ. دوام ئێمە ئەگەر دەتەوێت بیە دەوڵەت دەبێت و لەگەڵ عێراقا قسە بکەی، وایە قسەکردن پاژەوە نابێت لەبەر ئەوەی سبێنێ کە تو ڕەفەرەندەم کە عێراق حەقی خۆیەتی برێ من ئیعتراف بە ڕیفەرەندەمە ناکرد، بۆ لە بەرەورەیە گزیتیا کرد، وەنیە چێ بە توێت ڕیفەرەندەم بکەن، ئەگەر بەهات باە پێکەوەمان بکرد باە ئەودەم مەقسەدم، یعنی ئیتفاقێک نییە لەسەر ڕیفەرەندەم لەگەر حکوومەتی مەرکەزیە تاکو تو فەرزی نەتیجەی ئەو ڕیفەرەندەمە بەسەر حکوومەتی مەرکەزیە بکەی. ئێمە معناوە هەواایەکە ئەیکەی. دوم ئایا دەوڵەتانی دەور و پشت ئێمە یەک بۆڕی نەفتمان هەیە پێشی، ئەو بۆڕی نەفتە تورکیا ئەوە هەموو ڕۆژی ئیمڕۆکەش سەفیری تورکیاری عێراق دەبێت بە یەک پارچەی بمینێتەوە، ئێرانەرێت دەبێت بە یەک پارچەی بمینێتەوە. ئایا ئێمە ئەتوانین ئەگەر ئەو بۆڕی نەفتە گیراوە دوان ئەتوانین ساڵی خۆمان بگرین بژین بەبێ ئەوەی وارداتێکی تکەمان هەبێ؟ باشە ئەوە مەسەلێکە مەقسەدم ئەوانە هەمووی لە ئاسی دەوڵەتی ئێستا بەرپرسانی هەرێم لە ئاسی دەبێت دەڵێن ئێستا بوون دەڵێن وڵاتان ئەوەی هەیە کە دژایەتیە دژایەتی من ئەرێرە عاملە زاتیەکە زۆر بە قوتر زانم لە عاملی دەوڵەتی بۆ
لەبەرەوەی ئەگەر تو بەخۆت ئەو جورئەتە تیابێ ئەو بینایەت کردبێ ئەو بینای اقتصادیت کردبێ ئەو ژێرخانەی اقتصادیت دامنەوە ئەو نەتەوە سازیت کردبێ ئەو دەوڵەت سازیت کردبێ خۆت ڕێک خستبێ ئەتوانی خۆت بژێنی ئەتوانی فەرزی ئیرادەی خۆت بکەیت بالفعل وایە ئەتوانی فەرزی ئیرادەی خۆت بکەیت بەڵام ئێمە ئێستاکە 150 خاچی ئێمە لە بندەستی عێراقە لەگە عێراقە لە ئەوەینەوە نییە ئێخۆسبنی عێراق ڕازی نابێت و 150 ببیت إلا دەبایە مادەی 140 تطبیق ببایە ئەو دەم ئێمە ئەمانزانی حدودی ئێمە لەکوێوە نییە ئێستا کە حدودی ئێمە نازانین لەکوێیە چۆن ئەوەکەی باشە ئەتواندرێت پێشمەرگە مەسەلەم نیە پێشمەری خودی پێشمەرگە یعنی هێزی ئێمە ئایا ئەتوانێت سبەنێکە مقاومەی هێزی دەوڵەتی عێراقی بکە لە ساو لەسەر ئاسی نێودوڵەتی کراوە و پرسی سەربەخۆی نەخێر نەکرایە ئەزانی بۆ نەکرایە لەبەر ئەوەیە ئێمە پرسی حیزبی بووە ڕاستی ئەو دیپلۆماسیە هەبووە حیزبی بووە پارتی مسەیتەر بۆ بەسەریە ئەوانی یەکێتی ڕاستی ئەوەندە دەوریان نەبووە هەتا دەوریانە باشە بۆ ئەوان جارە حیزبی ئەمە مەسەلەکەی کەوتە قالبێکەوە دوای ڕاستی ئێمە دەوڵەت نەبووینە نعنی هەندێک لۆبی کرایە ئەو لۆبیانە بە پارەیە لۆبی سیاست دروست ناکات بەس لۆبی ڕەنگە بە بەوانەی سیاست دروستەکەن پێت بناسێ بەڵام کار بۆ حیزب بەڵام سەربەخۆی بچێنەوە کار بۆ حیزب کراوە لە بری سەربەخۆی لە دەرەوە بۆپێگە حیزب بەڕێ ئەوەی ئێمە بین بۆ حیزب دیعای بۆ حیزب کرای وایە بۆی لە بەرەوەی شاندەکانی کە برێن خاستن ئەوی سەرۆکی هەرێم پێشان ئەچووە دەرەوە هەموو خەڵکی هەموو خانەوادە و حیزبەکەی خۆی بوو لەگەری خۆیە برد نەمانە دیت وەفدێک هەبێ شامل بێ لە هەموو حیزبەکانە دوایی ئەوەی دوێنێکە ئەو ڕۆژە لە پەرلەمانی ئەوروپاکە قسەی کرد بەو شێوە قسەی کرد ڕاستی شێوێکی زۆر خەتەر بوو بۆ خۆشی و بۆ گەلی کوردیش لەبەر ئەوەی پیشانیدا کە لە کوردستانە شتێک نییە ناوی یەکێتی نەتەوەیی بێ و ئینەما حیزب هەیە و حیزبایەتیە و یعنی تەقسیمبوونی کۆمەلگایە و دەسەڵات هەمووی لەسەر ئەساسی حیزب. کاک دکتۆر سامانە گەبگەرم و لای بەرز بە بۆ چوونی ئێوە کارکراوە لەسەر ئاستی نێودوڵەتی بۆ مەسەلەی کورد جگە مەسەلەن لە ئەوەی کە توانراوە شاری داعش بەکاربێنرێ بۆ ئەم پرسە یاخود ڕۆڵی نوێنەرایەتەکانی حکوومەت لە دەرەوە چی بۆ ئەم پرسە بە بۆ چوونیەوە؟ طبعا لۆبی کورد لە دەرەوە لەو مستەوایە نەبووە کە پێویست بێ چونکە لۆبیەکە حەسر کرابوو لەسەر نوێنەرانی حکوومەتی هەرێم خەڵکی کوردستان میلەتی کورد چۆن ئەڵێ ئێمە سامانێکی نەوتیمان هەیە سامانێکی مسەقفی ڕۆشنبیرانیشمان هەیە لە دەرەوە کە ئەتوانن تەئسیرکەن لەسەر ڕێی ئەو دەوڵەتانەتە بەکار نێهێنراوە بەداخەوە چ لە ئەمریکا چ لە ئەوروپا و زۆر گەنجیمان هەیە ئیستا خۆیان لەو سیستەما گەورە بوون مەراکیزی خۆیان هەیە قووەتیان هەیە ئەتوانن تەئسیرکەن لەبەر ئەوە لۆبی ئەو لۆبی کە کراوە لەسەر مستەوای چۆن ئەڵێ بە پارە کراوە بۆ لۆبی کراوە بۆ کورد بەڵام لۆبی کوردی زۆر زەعیفە لە دەرەوە ئەبێ هەوڵی بۆ بریا بەڵام بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی کاکە دەوڵەتی کوردی کەس پێ ناڵێ فەرموو کەس بۆ دروست ناکات ئەبێ خۆت دروستیکەیت خۆت هەوڵی بۆ بیت دروستیکەیت اینجا من ئەو برادەرە بەحسی مادەی 140 کرد و 140 دەوڵەتی عێراق لە 2007ەوە دەرکەونیەتی کە هیچ شتێ ناکە بۆ کورد و ڕۆژ بە ڕۆژ ئەو پەیمانانەی کە یاوە بە کورد لە دەستورە لە دوای ئەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە ڕوات لە 100 ساڵەوە تاکوین ئمڕۆ گەرسەیری کە حکوومەتی عێراقی زۆر وعدیە و وعدەکانی نەبردوتە سەر و شکستی هێناوە و ئیمڕۆژ لە عینەنشتا هەموو حکوومەتەکان بێجیاواز لەبەر ئەوە ئێستا متمانە لە بینی هەرێم و لە بینی کورد و عەرەبا نەماوە بۆ شەوەی کە بڵێ حکوومەتی عێراق ئامادەیە گفتوگۆ لەگەڵاکە هیچ گفتوگۆیەکە تاکوین ئیمڕۆ هیچ بەرهەمێکی نەبووە بەڵام ئەگەر ئێمە خۆمان من تەرکی دەکەمەوە لەسەر یەکشت مهم ئەوەیە کە ناخۆی خۆمان بەهێزکەین هەر ناوخۆیەک ریزی هەبێت لە ناو خۆمانە ئەوە کافیە بۆ دروستبوونی دەوڵات هیچ دەوڵەتێ دروست نەکراوە هەموو جونگەکانی حاضر بوو بێت اینجا بیکات
ترسی دەوڵەتانی ئەقلیم مەگەر سەیریکەی تورکیا وەزعی ئەو وەزعی نییە بەڵێ توانێ نەوتەکە بگرێ بەڵام دەوڵەت و چۆنەڵێ مەسالیحی دەوڵەتەکانی زلێزەکان لە کوردستانە زۆر بە قووەتە زۆر بەهێزە کە بتوانێت تەسیر کاتە سەر تورکیان دەوڵەتانی تر بڕوان ناکەم سبەینە ئەگەر هات و ئەعلانی دەوڵەت کرا حکوومەتی عێراق هەموو وەکو برادرە ئەڵێ هجوومکەنە سەر ئەوە سەر کوردستان و کەس نێت بەدەنگی کوردەوە ئەوە بڕواایەکی زۆر دوورە کە ئەم شتە ڕوونادا بەم شێوەی کە ئەم ڕسمەی بۆ دروزەکەن بەڵام مهمترین شتە وەکو بەحسم کرد یەکریزی ماڵی کووردە و هیوادارین کە لە هەموو ڕۆکانەوە چه علمانی چه ئاینی خەڵکی کوردستان بە هەموو نوعەکەەوە هەوڵ بدەن کە ئەو یەکریزیە دروست بێ ئەگەر ئەو یەکریزیە دروست نەبێ هەنگاوەکان قورسترە بێ بەرە و بۆ ڕێفەرەندۆم باشە زۆر باشە بەڵام ئەم یەکریزیە کە بەرز دەڵێ دەبێت دروست بکرێت کێ تێکی داوە ئەم ڕێگزیە لەسەر چ تێک چووە؟ ئەوە عواملێکی زۆر هەیە کە بۆ تێکچووە ئێمە ناتوانین بگەڕێینەوە بۆ تێکچوو و چێ تێکیا و چێک ئیمڕۆ شتێکمان لە بەردەمایە چۆن بتوانین هەموو هەوڵ بدەن چه حزب ئاینەکان چه حزب علمانیەکان چه خەڵکی بێلایەن هەموو دۆستەکانمان هەوڵ بدەن کە ئەو چۆنەڵێ شکستیانە و غەڵەتانەی کە کراوە چۆن چاچی بکەین چۆن یەکریزی ماڵی کورد دروستکەین ئێمە هەر بگەڕێنەوە سەر چێر کردوێتی ئەمە ئەو وای کرد ئەم وای کرد ئەو وای کرد ئەوە ناگەین بە مەسلەی کورد ناکە ئەگە بۆ ڕفراندەمیش نەبێ ئەوانەی کە تێکیان داوەرەوە ئەگە بۆ ڕفراندەمیش نەبێ بۆ هەموو شتێکی کە بێت بەڵێ قورسایەکە لەسەر ئەوانی ژەکە مەسەلەکەەوە نییە بڵین لەسەر یەک لە قورسایەکە لەسەر ئەوانە بەڵام هەموو لاکان ئەبێ کاری خێر بکەن کاری خێر بکەن لەو ئیشا بە تایبەتی پەیامی ئاینی پیرۆز کە ململانەی سیاسیتیانە ململانی دژایەتیتیانە کە هەنگاوی قرس بنێن بەرەو ئەو مەسلەیە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا ئیبراهیم سەبارەت بە دواترگرم و لای بەرزکارتۆر سەبارەت بەوەی کە لە ئاستی ناودۆڵەتی چی کراوە بۆ مەسلەی ڕۆڵ نوێنەرایەتەکانی حکومەتیێریان بەڵام ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕستان بەڵێ بینەرانی بەرز ناوبڕەیش کورت و دەگەڕێن وڵاتان لەگەڵمان بینەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدە مانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان
کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا بە بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواصفاتێکی بەرز. ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە. حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 7650 070 955 7660. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا ئیبراهیم ئەگەر بڵێم وڵای بەڕێز پێشتر باسمان لەوە کرد لە ئاستی نێودەوڵەتی چیکرا بۆ مەسەلەی سەربەخۆی و بەتایبەت حکوومەت کۆمەڵێک نوێنەراتی لە دەرەوەیە ئەم نوێنەراتیان هیچ ڕوڵێکیان بینیوە بۆ مەسەلەیە؟ کا حەکیمی بەڕێزخۆی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە دەرەوە ڕنگدانەوەی ناوخۆی حکوومەتەکەیە. بەڵێ من دەمێت لێرە باسی ئەوە بکەم کە چی پێگەی دەوڵەتێک پێگەی حکوومەتێک پێگەی ئیقلیمێک بەهێزەکە لەسەر ئاستی نێودەوڵەتی. یەکێک لەوانە پێگەی جیۆپۆلیتیکی جیۆسیاسی استراتیژی ئەو ناوچەیە ئەو ئیقلیمەیە کە هەیە لەسەر ئاسی جیهان. دووەمیان بریتێ لە بوارە ئابوووریەکەی چاچەنێ بواری ئابووری وڵاتە وای کردووە کە دەوڵەتانی جیهان گرنگی پێ بدەن. یەکتری بریتێ لە بواری پێگەی سیاسیەکەی ئەمە لەسەر ئاسی سیاسی دنیا ئەم چی پێگەیەکی گەورەی هەیە. ئەبینین هەرێمی کوردستان هەنێک شتی هەیە هەنێک بواری ئابووریەیە کە ئەمانە ئەتوانێت استخدام کابوویکەوە نوێنەراتێکی هەرێمی بەهێز دروستکاوە لەسەر ئاسی نێودەوڵەتی کاریگەر بێ بەڵام نەیکردو ناشکرێت. واگەر بەتەما بن ئەم نوێنەراتیانەی حکوومەتی هەرێمی کوردستان کلێتی لە دەرەوە کە لە 12 لە پەنجەکان دەست سێپەر ناکەن نوێنەراتیان هەیە لە ئاسی دەرەوە ئەمان ناتوانن ئەو لۆبیە ئەو پێگە گەورەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەن. ئەمانە سەفارەت نین ئەمانە نوێنەرایەت نووسنگەیەکن لە شوێنەکە هەن و وجودیانەیە کۆمەڵە کاری ڕۆتینی ڕۆژانە دەکەن. ئەمان ناتوان پێگەی سیاسی هەرێمی کوردستان بەنە ئاسێکی باڵاتر بەو پێگە سیاسی و جوگرافی و اقتصادی کە هەرێمی کوردستان هەیەی. واتە ئەمە لەسەر ئەساسی ناوخۆ بەندە واتە چەندێک لەسەر سیاسەکانی ئەمە ناوخۆی هەرێمی کوردستاندا توانی بێتیان ئەم پێگە سیاسی و اقتصادی و ئابوورەی خۆیان جیۆسیاسی کە هەیە لە هەرێمی کوردستانە بەکارێ ناوە بۆ یەکەوە پێگەی هەرێمی کوردستان بەهێزکەنە دەرەوە نان کردەوە بێچەوانەوە شکستان بێناوە لەو قەزیە. واتە ئێمە ئایا پێگەی جیۆسیاسی ئێمە جیۆپۆلیتیکی ئێمە لە هەرێمی کوردستان کە هەمانە لە هەمان ئایا سەرکردە سیاسەکەمانمێن بەکارێ ناوە بۆ یەکەوە پێگەی هەرێمی وابکەن لای وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا جێگەی کاریگەری بێ لای بەریتانیا لای فەڕەنسا لای ئەڵمانیا لای ڕووسیا. ئایا ئەو نەوتێکە ئێستا وەکو مادەیەکی خام گاز نەوت و گاز کە ئەم هەرێمی لە هەرێمی کوردستانە هەمانە و کۆمپانیەکان سەران تێکردە بە ئەکسەرمۆبیلیشەوە ئایا ئەمانە توانیمانە لەسەر ئاستی بڕیاردەرانی سیاسی دروستکردنی ئەوانەیە کە براری دروستەکەن لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وا بکەن کە هەرێمی کوردستان ئێستا پێگەیەکی بەهێزی هەبێ بێگومان نەخێت بۆ چونکە ئێمە نەمانتوانەمانە ئیستخدام بکەن وەکو بازرگان تەعاملمان لەگەڵا کردووە کابرای بازرگانیش پارەی بێ هەوا هیچی تری ناوێت پێگەی سیاسی ناوێت لەبەرەوە کاتێک کە تۆ وەکو بازرگان تەعامل لەگەڵ مادەیەکی خاوی گەورەی کەواکەی پێگەی سیاسەکە لە هەرێمەکە لەسەر ئاسی نێودەوڵەتی و هەرێماتی بەهێزکە خراپەکەی ئەم بەرەنجامە دەکەیت و کۆمەڵ دەبینی. تورکیا کە ئێمە هەرچی نەوتەکەی تەسلیمی ئەومان کردووە و تەنها بۆریەکمان هەیە کە لێەوە دەڕوات ئەمڕۆ دژاتی بەڕوون دژاتی ئەو شتەکە کە ئێستا نایان ناو ڕێفراندۆم و بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان. ئەگەر ئەمە ئاوابێت کەوابەتەن لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەمان نانتوانیەوە بکەن. باشە بۆ لە هەرێمی کوردستان سەرکردە سیاسەکەمان ئەو پەیوەندە بەهێزە ئابووریان هەیە سیاسیان هەیە لەگەڵ
تورکیا نانتوانیەوە لە تورکیا بکەن کە ئەمڕۆ بڵێ بەڵێ بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان منێکێکم لەو دەوڵەتانەی کە جیرانی کە هاوسیە کە سنوورم هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەمڕۆ دوای 25 نۆ کە ئەمان بڕیارەندا سەربەخۆ من سنوورەکانی خۆم بە یەکجاری بە ڕویانە ئەکەمەوە بەبێ ویزە بێ وڵاتەکانی من نەوتەکان بە شێوازێکی باشتر با بفرۆشن زانوا دەڵێ نەخێواناڵێ بۆ چونکە ئەمنیەتی قەومی 7 ملیۆن 8 ملیۆن خەڵکی تورکیا خاتە خەتەرەوە تورکیا وای بینی بۆ تورکیا ئەمنیەتی استراتیژی وڵاتەکەی خۆی گرنگترە تا هەرێمی کوردستان تا عێراق تا وڵاتانی خۆڕڵاتی ناوەڕاست هەتا قەتەری ژێستا کە تورکیا بەشەکە لە قەزەکەیش لەبەرەوە ئێمە دەبێت زۆر بەڕوونی سێری بکەین ئەسا قەتەر بۆ هەموو پێگە سیاسی کە هەیەی تورکیا ناتوانێت بە شێوازێکی ڕاستەوخۆ بڕاتە مەیدانەکە و دیفاعی لێ بکات بۆ چونکە لە ئەمنی قەومی خۆی ترسێ چونکە وڵاتێکی سیاسی و وڵاتێکەکان ئەمریکا لە پەشەم قەزیەوەیە لەبەرەوە ئێمە دەبێت زۆر بەڕوونی و هەرچی معادلاتی سیاسی ناوخۆی ئیقلیمی نێودەوڵەتی لێکی بینەوە بەو پێگە سیاسی کام ئێمە نەمانتوانێت دروستیکەن بەو ئابوورەیە کە نەمانتوانێت استخدامی ئەمڕۆ وڵاتان پشتگیریمانکەن بەو ژیۆپۆلیتیکە سیاسی کە ئێمە هەمانە و لاوازە بەڕاستی کە ئێمە لە چوارچێوەیەکی داخراو داین نەسنوورێکمان نییە بە شێوازە کە بتوانین ئێمە تعامل لەگەڵ دنیای دەرەوە بکەین لە چوارچێوەی ئەم چوار دەوڵەتێک ئێمە دابشکراوین بەسەریاندا پەیوەندیمان هەبێ تەنها ئاسمانمانێ ئاسمانی هەرێمی کوردستانیش بە 2 مەتارەوە تا تحویلە بۆ لای بەغا شتێکی سیادیە بەغا ئاسمێنی ئەتوانێت بە وڵاتانی جیهان بڵێت سەفەرکردن بۆ مەتاری هەوری رووسلێمانی قەدەغەیە یەک تارەدا نابەزێت یەک تارە نانیشێت یەک هەڵاسێت لەبەرەوەی مە زۆر بەباشیەوە بزانین کە ئەم قەزیانە قەزەیەکی خۆ ئامادەنەکردن بۆی قەزەیەک بووە وەکو کەسێکی بازرگان و کەسێکی دوکاندار تەعامل لەگەڵ ئەم قەزیانە کراوە نەگوکو قەزەیەکی نیشتیمانی استراتیژی کە ئەمڕۆ دوای 20 ساڵ ئێمە بتوانین بەرئەنجامێکی باشتر بەدەست بێنین. بەڵێ زۆر باش بەس مامۆستا کەواتە بە بۆچوونی ئێوە لە سەراسی نێودەوڵەتی شتێکی ئەو تۆ نەکراوە دەکرا بە بۆ نمونە چی بکرێ بۆ نمونە دەسەڵاتدارانی هێرم دەیانتوانی چی بکەن کە نەیان کردووە لە ئاسی نێودەوڵەتی بۆ مەسەلەی سەربەخۆیی کاکە هەر ئەو بەشە پارەیە کە نەوت دەدزرێ و دەبدرێ بدرا بەو دەوڵەتانی کە ئێستا لە سنووری لە نەوتەکەی پیا دەڕوا بدرا بۆ دەوڵەتانی لەسەر ئاسی جیهان ئێستا پشتگیریەکی باشتریان نەکردین ئەوان باش ئەزان ئەم نەوتەکە دەفرۆشێ و پارەکەی بۆ کیۆڕۆ بە گیرفانێکی ئەڕوا ئەمە وەکو واری نەوت وەکو ئەو نەوتەی کە هەمانە لەبەر ئەوەی کە بۆ گیرفان پڕکردنی سیاسەتمەدارەکانی هەرێمی کوردستان و زۆنی زەرد براوە بۆ لەگەڵ زۆنی زەدە سەوزا بەشکراوە و لەگەڵ سیاسەکان بەشی دەکەن نێوان خۆیاندا و ئەمە دەکەن ئەمە ئەگەر بدرا بە ئەم پارەیە نەخراتە گیرفانی بەرپرسەکانەوە بدرا بە دەوڵەتان دوان دەکات کە ئێمە ئەم نەوتەی کە دەفرۆشین ئەوە بەشێکی ئەوەندەی بۆ ئێوە ئێمە خۆمان نامانێت ئێمە چیمانێت ئەم نەوتەی کە ئێمە هەمانە بێتەوە ئێمە بەداهاتوە سەربەخۆ بین دەبیان وڵاتان پشتگیریانە کردی بەڵێ یعنی ئێستا وڵاتانە ئەگەر تۆزن مرونەتیانە باشە یەکشت پێ بڵێم بۆچی ئێستا ئوردن زۆر پشتگیری ڕژێمی بەعسی ڕووخاوەکە بۆ چونکە کاتی خۆی ڕژێمی بەعس بە نرخێکی زۆر زەئیف کەم نەوتی ئەفرۆش بە ئوردن بووە لانکەی ئەوانەی کە لە ڕژێمی بەعسەوە ڕایان کردووە حیزب بەعسەوەی بەکاردێنە بە دەوڵەتانی عەرەبی بەهزانکە لەبەرەوە ئێمەش دەبی ئەوە بزانین ئەم نەوتە کە ئێمە هەمانە بەرپرسەکان ئەو پارەی کە بۆ خۆیان بۆ گیرفانی خوان کە نازانێت تەخشان و پەخشانی پێوە کرێ بۆ کوێ ئەبرێ و دەوڵەتانی زلێر باش ئامازان و ژەچاودەری ئەوانەیە ئەگەر بدرا بە وڵاتانی تر ئەگەر استخدام بکرا بەکار بهێنرا بۆیەوە بۆ شتێکی استراتیژی بێ باش ئێکسۆمۆبیل هاتووە باش ئێکسۆمۆبیل دەڵێن ئێستا سەرۆکی ئێکسۆمۆبیل و ئێستا وەزیری ئەوەیە لە پێگەیەکی بەهێزی هەیە لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و صنع قەرارەوە نزیکە باش ئەگەر ئێمە لەگەڵ ئێکسۆمۆبیل ئاتیفاقێکی ئەوەنە گەورەمان هەیە ئەومان کردنەوەمان کوردە وایسا بەڵێ سپاس دەکەم ئەمریکا لە ڕێگەی موسیقی و هەڵوێستەکەی زۆر باش بووە بەڵێ سپاس دەکەم دواتر تەگرێمەوە لە بەرز کاک دکتۆر سەبارەت بۆی کە بەرز زۆر تەکید لە ناوخۆ کردەوە کات ئەگەر لە ناوخۆ ڕێک بین کاریگەری وڵات تەعاملی وڵاتانیش بە شێوەیەکی تر دەبوو بەڵێ لە ناوخۆ ئەگەر ڕێک باین ئەگەر نەک تەنها ڕێک بوون دەبایە لە ئێمە ئیدارێکی چاچی دەوڵەتمان هەبایە لە ناحیە ئابووری لە ناحیەی کۆمەڵایەتی لە ناحیە پێشکەوتنی سناعی لە ناحیە پێشکەوتنی زراعی ئەوە ئەبووە بنەمایەکی بەقوت بۆ ئەوەی ئێمە ئەگەر لە هەر حالەتێکە کە ئیعلانی دەوڵەت بکەی و حەساریشت بخرێتە سەر بتوانی خۆت بژێنی بەڵام ئێمە ئیساکە بەچی خۆت دەژێنی ئەگەر ئێستا تو ناتوانێت موچە بدە وایەنە باش ئەتوانێت ساڵێک ئەگەر حەساری بخێتەوە
لەبەرەوەی ئەمنی قومی تورکی وەک مامۆستاش باسی کرد ئەمنی قومی تورکی گەلێک مهمترە لە سوودی اقتصادی بە نسبەت خۆیانەوە. ئەمنی قومی تورکی یەکەم پایەی ئەوەیە کە نابێت کیانەتیشی کوردی لە هیچ جێ هەبێ. ئۆردوغان تەکیدی کردەوە لە بەرامبەر تورکیا و ئێران و هەم وڵاتانی شەرەڵوسیان وایە وڵاتانی تریش وڵاتانی ئێرانی هەڵوێستی وایە بەڵام ئێمە ئەگە لە ناو خۆمانە هەبین ئیرادەمان بە قوت بێ دوایی یەکێتی نێتەوەی ئێمە کراینێتەوە بەسەر ڕۆژ ئاوایە ئەوەش عاملێکی زۆر بە قوتە ئێمە کە ئیسیفادەی لێ ناکەینەوە ئینەما دژی خۆمانینەوەیە لەگەر لە بەسەر ڕۆژ ئاوایە بکرێەوە تو زیاتر ئەتوانێ عمقێکی استراتیژی گەورە دەبێتەوەی کوردی تێکدا دەڵێکێتینەوەی نییە ئەخە مەسەلاوە چ ئەو دیارە خۆ پارتی لە ئیساکە بەشێکە لە تورکیا ئیمڕۆکە من تەقریرێکم خوێندەوە هەر لە تورکیا دەرچووە ئێردۆغان لەگەڵ تێرەرسناد کۆبوونەوەی بووە داوای کردیە کە چەک بداتە ئەوانەی کە پێرن قەدەسە نەگوێ قەدەسە پیانێک ئەنەکەسە لەبەر ئەوەی سەر بە تورکیانە هێزێکە دروست کردی سەر بە تورکیا دەتەوێت بیبێ ناو کوردەوە بە دژی پەیەدا بۆ ناوخۆ بوو داوای کردیە لە ئەمریکا کە ئەوان سلاح بداتە ئەنەکەسە بە دژی پەیەدا بۆ ئەوەی ئەوێک دروست باشە جێرە شێوێنی بکە ئەتۆ لێرە ئەوەیەکە دروست کردیە بە دژی سیغەیەکە دروست کردیە لێرە بە دژی ڕۆژاوە ئەتو دەبێت لەبەر ئەوەی دەتەوێت سەیت هەژمونت بەسە هەموو کووردا هەبێ تۆ ناتوانانی پارتی ناتوانێت هەژمونی بەسە هەموو کووردا هەبێ ڕاستی وایە کەماوە بەس ئەو وەفدەی کە چۆ دەرەوە بۆ ئەڵمانیا بۆ وڵاتانی ئەوروپا چی پێوت من بەس دەمیوزیەک شت ڕاستکەمەوە بۆ ئەو برادرە ناویچ بۆ لە هەولێر تۆر سامان بۆ ئەو برادرە ئەوە ئاگادار نییە کورد مەسوولە لەوەی کە مادەی 140 ڕاستی جێبەجێ نەکراوە نەک مەسەلە عەرەبنەوە جەعفەری بەخۆی ئەرێ لە کابینەکەی منە یەک کەس نەهاتیە ڕۆژێک باسی مادەی 140 بکات کە تۆ با خۆ لە جیهازی تەنفیزی داوای تەطبیقکردنی مادەکەنەکەی ئەو بۆ ناکات تەبعاً تۆ دەبێ خەمخۆری بی ئێمە چەند لە بەغدا بووینە یەک مەسوولی کوردی نەهاتا بڵێ کاریان بۆ 140 نەکرد نەخێر کاریان نەکردو وەڵا کاریان بەس بۆ گەندەلی کردبوو بەڕاستی بەس بۆ گەندەلی و پۆستیانەویست بۆ گەندەلی ئێستا کە هاتوونە ڕیفەرەندەمەکەن بەبێ ئەوەی ئەرزیەتێکیان بۆ خوڵقاند بێت بەبێ خوڵقاندنی ئەرزیەت ڕیفەرەندەم فەشەلە ئەخە تو فەشەل بە مەشروعی نەتەوەیی دێنی من لە من زیاتر حەزیان لە دەوڵەتی کوردی نییە هاوە بزانە بەڵام دەبێت تۆ کە شتێکت کرد دەبێت ڕیفەرەندەمت کرد دەبێت سەر بگرێ ئەوەی دیکەش مەسەلەی دیکە ئەوەی کە چوونەتەوە ڕاستی بە شێوەیەکی زۆر ناشرین ئەسلەن تعاملیان لەگەکردن یعنی کەسانێک نەچونێتە حتا لە ئەندام پەرلەمانەکانی ئەوروپا نەچونە کۆبوونەوەیان لەگە بکەن دوایی بەو شێوەی کە قسە کرایە لەوێ سپاس دەکەم کاک تۆر سامان کاتمان کەم ماوە بگەڕێمەوە لای بەرز چۆن پێ دوایە گەر ئێستا چۆن ناوماڵی خۆمان ڕێک بخەینەوە چ کاریگەرێکی دەبێت لەسەر کاردانەوەی وڵاتانیش بەرامبەر بە سەربەخۆیی دوای باسی ئەوەی کرد ببوورە وڵی من دەبێ ئەو قسەش برێم لەبەرەوە باسی ئەوەی کرد ئەو مجتەمەعی عراقی ناناسێ و برادەرە ئەگە بناسێت ئەزانێت چۆن هجومی سەر کوورد دەکرێت دائیمەن لایەن شیعەشە و لە لایەن سونی سپاس دەکەم خاصن لە منتیقە ناوچە دابراوە فەرموو کاک دکتۆرگیان بەڵێ دواتر دەگرێمەوە لای بەرزت کاگی تۆ سامان مامۆستا ئیبراهیم ئەگەر بگرێمەوە لای بەرزت بەڵام کاتمان کەمەوە بەرز وتت پارەی نەوت دەکرێت وەکو لۆبیەک بەکاربێنرابە بە شێوەیەکی باش بۆ لۆبینەتەوەی بۆ مەسەلەی سەربەخۆیی لە وڵاتانی دەرەوە من مەبەستم نمونەم بۆ نایێتەوە کاک حەکیم مەبەستم ئەوەیە کە ئێمە وەکو دوکاندارێکی وەکو دوکاندارێک و بازرگانێک تەعاملمان لەگەڵ قەزەی نەوت و ئەو مادە خامە کردو کە کورد هەیەی و خاوەنێتی و تا ئێساش بۆتە نیقمەت بەسەریوە من بەسمەوە بوو کە ئێمە ئەمانتوانی کارتی نەوت بەکاربێنی نەوت و گاز بەکاربێن بۆی کەوا ئێمە لە داهاتوودا وەکو شتێکی استراتیژی دەوڵەتی بکەن بە خزمەتی دەوڵەت و ئەمە وەکو وا بەکاربێن لەگەڵ دەوڵەتانی زلێز لەگەڵ دەوڵەتانی دراوسێ لەگەڵ ئەمانە بەڵام ئێمە نەمان کردووە بۆ نەمان کردووە چونکە وەکو بازرگان تەعاملی کردووە کە خەڵکی بازرگانیش پارەی دەوێت کە پارە دا پێی قەزەنەتەوەیەکە و قەزەی استراتیژیەکانی خۆی لەبیر دەباتەوە چونکە پارە شتێکە تێربوونی نییە ملیارێکی بە 2 هەبێ 3 هەبێ 50 ملیاری هەبێت لێ تێر نابێت چونکە دەبێت ئەوە بکە لەبەرەوە ئێمە دەبێت ئەو خاڵە بزانین ئێمە هیچ سوودێکمان
بۆ سەربەخۆیی و استراتیژی قەزێکی استراتیژی سوودمان لە پێگەی اقتصادی و سوودمان لە پێگەی جیۆسیاسی و سوودمان لە ئەوەی کە شەڕی داعشەکردن نەمان کرد بۆیکەوە ئێمڕۆ ئێمە سەربەخۆی ڕزاگرین سەربەخۆی ئاواتمانە سەربەخۆی هیچێکە لەو خاڵانەی کە ئێمە هەمومان خەباتمان بۆ کردو ئاواتمانە ئێمە لە وڵاتانەش نەزانین نەبوونی دەوڵەت و نەبوونی کیانی سیاسی چەند ناڕەحەتە چەند خەفتباری دەبی کە کاتێک تۆ وەکو کیانێ وەکو کوردێک خاوەنی کیانێکی سیاسی میتونە ئەهموو دەوڵەتاو کە دەڵێ خەڵکی کوردستان نازانێت کوردستان کوێیت کە دەڵێ ئەوێ لەبەرەوە ئاواتمانە ڕۆژێک دەوڵەتێکی کوردستانی ببینین بەڵام ئەم شێوازە بەم میکانیزمانە دەوڵەتی کوردستانی ڕناگەێنێتون وجودی نابێتە بوون کات بەڵێ مامۆستا سەبارەت بە ئەو کێشانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بوون و مەسلەی پەخستنی پەرلەمان و مەسلەی نەبوونی ئاڵوگۆڕی دەسەڵات تا چەند کاریگەری هەیە لە سەر تێڕوانینی وڵاتان بۆ مەسلەی سەربەخۆیی کوردستان وڵاتان تێڕوانیان بۆ خوێندنەوەیان بۆ واقعی هەرێمی کوردستان ئەوان دەزان ئابزان هەرێمی کوردستان خوان ناوخۆیان چەندێک ئامادەگیان کردو بۆ ئەم کارە سیر دەکەن لە هەرێمی کوردستان ئێستا نائیستیقرارەتێکی سیاسی هەیە پەککەوتنی پەرلەمان وەکو دەستگایەکی شەرعی هەیە لاوێنە سیاسیەکان بێکەوە کۆگنین لەبەرەوە ئەم خوێندنەوەی ئەوان بۆ ئەوەیەکەوە ئەمان ناکۆکیان هێرە ناوخۆیاندا واکەمە تێڕوانین جیاوازدانەیە بۆ یەکەوە ئایا کورد ئامادەگی هەیە بۆ سەربەخۆی یان نا بەم شێوازە دەبێ وڵاتانی ڕۆژئاوا دەبینن کە کورد ئێستا ئامادەگی نیە ئەگەر ئێمە یەکبوونە لە ناو هەرێمی کوردستان دەزانەکەمان هەبووە لە جاتیەوەیکەوە پەرلەمان پەرلەمانێکی کارەمان هەبووە سەرۆکاتی هەرێمی شەرعی دەست بەکار بووایە و حکوومەتێک وایە حکوومەتێکی بنکەفراوان و کارەکانی بگو بە شێوازێکی گشتی بکرا لە هەوڵاتیان بە بیا و تەبیتوانە ئەو چێ سپاس دەکەم مامۆستا گیان زۆر سپاس دواتر ئەگەر دیارە دەرفەتمان نەما کاکتۆر سامان دوا پرسیارم بە کورتی بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە ئەگەر چۆن بە شێوەیەک ڕێخستنەوەی ناوماڵی کوردی کاریگەری سەرڕۆیستی وڵاتان دەبێت لەسەر سەربەخۆی کوردستان طبعا یەکەم شت ئەوەیە کە بتوانین پەرلەمان کارا بکەینەوە چونکە هینێکی دەستگایەکی شەرعیە ئەوە زۆر گرنگە کە لە دەرەوە بە شێوەیەک زیاتر ڕێزگرتن بگرێکە لەم ڕەفراندۆمە ئەوە گرنگی خۆی هەیە و ئێمە ئەبێ هەوڵ بین نابێ ئێمە هەر لەسەر نەگەتفەکانی ئێمە لێک بین وکو ئەو برادەری لە تەنیش خۆتەوە هیچ شتێکی باشی بەرامبەر کورد نەوت کە کورد نەتەوەیەکە کە خەباتیەیە کە خوێنی یاوە باسی مادەی 140 ئیمانی بە جەعفەریە خۆی لە بەغا بۆ ئەچی کردووە لە بەغا بەڵام بەداخەوە ئێمە هەرە بێ ڕخنە لە یەکتری بگرین عەلەمەکەی کەرکووکمان هەڵگرت بیستمان لە حەکیم کە دۆستی کورد بوو هەوڵکەس بوو کە ڕیزیگر لەگەڵ بەعسیەکانە و لەگەڵ ئەوانی ترا دژی کورد و دژی عەلەمی کوردستان بوون کە مافێکی خەڵکی کوردستانە لە کەرکووکە ئەو ئاڵایە هەڵگرن بەڵام یەک ریزی ماڵی کورد ئەگەر وا بڕوە بەو شێوەی ئەو برادەرە قسەیەکە لە تەلەڤیزیۆنە تەنی جەنابتەوەیە قەت نابین بە هیچ و قەتیش دوا ڕۆژی میلەتەکەمان لەوە تاریکتر نابێت کە ئەو برادەرە بەحسێکە و ئیمانی بە عەرەب هەبێ ئیمانی بە میلەتەکەی خۆی نەبێ ئیمانی بە دوا ڕۆژی خەڵکی کوردستان و ئەو کاروانە و خوێنی شەهیدان نەبێت ئەو کابرای دیارە ئاگادار نیە لە من تۆ ئیمان بە عەرەب هەیە من کەنێ ئیمانم بە عەرەب بووە من کابرایەکی نەتەوەیمە بەڵام من واقعیمە من نارم ڕێفەرەندەمێک بکەی سبەینەکە فەشەل بێنی لەبەرەوەی ئەو فەشەلە فەشەلی گەچی گەورەیە زۆرت لەسەرەکەوێت تۆ دەبێت ڕێفەرەندەوەی واقسە ناکە نەزاحەت بێنی ئەگەر نەزاحەت جەعفەری تەمانەوە قسەی خۆیەتی بۆ یەکیان جوابیان نەداوە دەبێت تو بە خۆت شەر بۆ تۆ بڕای پێکەی وەکو میساڵی هێنیتەوە وەکو کە ئەنەما قسەی مافی خۆت بکەین کەس شەرت بۆ ناکات سپاس دەکەین کاک کوردومانە و بەڕێزیشەوە زۆر سپاس بۆ میوانەکانم بەرز دکتۆر سامان شاڵی سەرۆکی پێشووی کۆنگرەی کورد لە ئەمریکا و مامۆستای زانکۆ لە هەولێرەوە ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ دکتۆر محەممەدکانی بەرپرسی دەستی سەرکردایەتی بەری دیموکراسی گەروەندای پێش پەرلەمانی عێراق سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارم فاتان